بینەرانی بەڕێز سڵاوتان لێ بێم کاتتان باش لە دۆحەی پایتەختی قەتەرەوە لەگەڵ جەنابی پرۆفیسۆر دکتۆر عەلی مەحیدین قەرەداغی. زۆر سوپاس بۆ ئێوە بە خێرش بێن یاخوا. دوای 45 ساڵ لە ئەزمموی کاری جەنابتان لە دەوڵەتانی عەرەبی لە میسر و وڵاتانی دیکە و ئێستاش لە قەتەر سەرۆکایەتی بەرزترین ڕێکخراوی ئاینیەکەن، کوردبوونی جەنابتان هیچ ئاستەنگێکی دروست نەکردووە بۆەوەی کە گەیشتون بەم پێگە و پلەیە؟ من وا ئەزانم بەعکسەوە بوونی من کە وەکو شخصێتێکی کوردی یارمەتی دەربووە بەڕاستەکەی بۆ ئەوەی کە کارەکانم زیاتر گونجاو بێت. یەکەم مێژووی کورد یارمەتی دەرە بۆ ئێمە بۆ جانیبی ئیسلامی لە هەردوو بوارەکەوە، لە بوارەی سیاسی وەکو جەنابی سەلاح الدین ئەیوبی و عائیلەی ئەیوبیەکان کە چەندەها ساڵ حکمیان کردووە، لەلایەنی علمیەوە کە چەند سەدەها علەمای زۆر بەرزی کورد دەوریان هەیە و خەڵک شانازی پێەکە وەکو ئیبن سەلاحی شەهرەزۆری و وەکو ئیبن تەیمیە و وەکو ئەمانە. باشە لە ناوەندە عەرەبیەکانە تا چەند توانیوتانە پەیوەندی کورد و دەوڵەتانی عەرەبی باشتر بکەن؟ ئێمە ئەلحەمدولیلا پەیوەندیمان باشە لەگەڵ زۆربەی دووە لە عەرەبیەکان بە تایبەتی دووەلی خەلیجی و لە کاتی دانیشتن و گفتوگۆدا بێگومان باسی کورد ئەکرێ و یارمەتی دەربوون حقیقەتەن ئەمانە لە خاصەتەن لەو ماوەی کە ئێمە گەلی کورد پێویستمان پێبوو بە یارمەتیدان لە 1970 بەڵکو پێشەوەش لە 1970ەوە لە دەرەوەی عێراق ئەم وڵاتانە بە تایبەتی گەلەکانیان بە تایبەتی گەلی قەتەر و گەلی کۆیت و سعودیە و بەحرێن و ئیمارات حقیقەتەن یارمەتی دەری ئێمە بوون بۆ هەموو ئەو مەشروع و پرۆژانەی کە لە کوردستانە کردومان. بەڵام پێتان وایە بەڕاستی و دروستی لە کێشەی کورد تێگەیشتە بن دەوڵەتانی عەرەبی؟ حقیقەتەن تاوەکو سەدام حوسێن ینی کوێتی نەگرت ئەمان معلوماتیان زۆر کەم بوو لەسەر کورد، حتا لەسەر قەزەی حەلەبجە معلومات و ئیعلام و پرۆپاگەندەی بەعسیەکان بەڕاستی تەئسیری زۆری کردووە سەر گەلەکانیش لەگەڵ وڵاتەکانە. بەڵام دوای ئەوە ئیتر وەسایلی ئیعلامی خەلیجی ئەمانەی کەشف کرد و یەکەم ینی تەقریبەن لە بیری مێت کە یەکەم جار کە وەختێکی احتیلالی کۆیت کرا هەمووی ڕۆژە دوو ڕۆژێ پێنەچوو یەکسەر زۆربەی ئەم وڵاتانە و مەسئولەکانیان پەیوەندیان کرد بە ئێمەوە ئایا معلوماتی چۆنتان هەیە، بەعزێکیان داوایان لێکردین کە دانیشین لەگەڵیانە لەسەر مستەوای ئەمیر و مەلیک و ئەمانە. بە حکمی ئەو پێگە ئاینی کە هەتانە زۆر مەبەستمە لەسەرەوە بوەستم، چیتان بۆ کورد کردووە؟ جەنابتان ئەزان لە ساڵی 1970 ڕابطە دروستکرا، ئێمە لە دەرەوە ڕۆڵی زۆرمان هەبوو بۆ لاجئەکان و لە تورکیا و هەروەها لە ئێران و هەروەها لە وڵاتەکانی تریشە و ئێمە لە هەموو کۆنفرانسێکە لەو ماوەیەدا لە 1970 دوای کارە ساتەکەی هەڵەبجە و ئەنفال ئێمە ئەم مەزڵومێتەمان گەیانوتە دڵی گەلانی جیهان، چ عەرەب چ فورس چ تورک هەموو گەلەکانی تر چ مالیزیا چ ئەندەنوسیا ئەلحەمدولیلا توانیومانە کە بەباشی ئەم مەزڵومێتە بگەێنین. بۆ چوونێکی دیکەش هەیە ئەوەیە کە زۆر جار دەوڵەتانی دیکەی وەکو تورک، فارس، عەرەب توانیویانە ئیسلام بۆ سوود و بەرژەوەندی خۆیان بەکاربێنن و سوودی لێ ببینن. بۆ ئەگەر تورک وەربگری گەر 600 ساڵەی دەوڵەتی عوسمانی لێ بکەیتەوە ڕەنگەشتێکی وی نەمێنێ شانازی پێوە بکە، بەڵام ئەمە لای کورد نەبووە، بەڕاستی نەتوانراوە سوود و وەک پێوی سوود لە ئاینی ئیسلام وەربگرێ. بە بڕۆی جەنابتان تاوانەکە لە ئەستۆیشی هەیە؟ ئێمە حقیقەتەن مێژوویەکی زۆر جوانمان هەیە وەکو سەلاح الدین کە گەورەترین کاری کردووە کە توانی هەموو مەغریبی عەرەبی ئەفریقیا، سەلاح الدین توانی ئەم هەموو وڵاتانە بگەڕێنێتەوە بۆ مەذهەبی سونە و جەماعە. ئیسرائیل بێگومان چەندەها مؤتەمەری لەسەر سەلاح الدین کردووە، ئیسرائیل خۆی من یەکێک لە بەحسەکانی جارێکیان 60 بەحسی گەورە لەسەر سەلاح الدین. هەندێک پرس بە تایبەتی لە سۆشیال میدیا ئەو ڕۆژێنرێ لەسەر جەنابتان، من قسەی خەڵکیە بێ بکەم پرسیارێک بۆ جەنابتان. ئەوترێ جەنابتان زۆر بە قوڵی لایەنگیری سەرۆکۆماری تووشی ڕەجەب تەییب ئەردۆغانن و ڕەخنەی لێ ناگرن تەنان لە کارە هەڵەکانیشی. ئەمە ڕاستە؟ بێگومان ڕاست نییە. ئێمە پەیوەندیمان بێگومان پەیوەندێکی باشمان هەیە لەگەڵ جەنابی ئۆردۆغان و هەروەها لەگەڵ ئەمیری قەتار و لەگەڵ بالمناسبە لەگەڵ حتا رووسیاش پەیوەندی باشمان هەیە
يعني لەگەڵ يعني حکوومەت و ڕئاسەی رووسی و هەروەها لە شوێنەکانی تریش مالیزیا ئەندەنوسیا چەنەها شوێن هەیە کە پەیوەندیمان هەیە سانکانە بە حکمی علاقاتی شخصیان بە حکمی وەزیفەکەم کە ئەمینداری گشتیمە بەڵام ئێمە هیچ کات چاوپۆشی ناکەین لە هیچ غەڵەتێک ئەمە یەک بەڵام لە عینی کاتیشا ئەبێ بزانن کەلی کورد من ئەو علاقاتانم استیفادەی لێ ئەەکەین بۆ خزمەتی ئینسانیەت و بۆ خزمەتی موسڵمانان و بۆ خزمەتی کوردیش بۆ عەرزی جەنابەت کەم بۆ تەکمیلی ئەو قسەی کە باسم کرد یعنی مەسەڵەن ئێمە ئەو سوود گەلی کورد زۆر سوودی گرت لەو علاقەی کە ئێمە لەگەڵ تورکیا هەیە تورکیا ئەیویست ئیبراهیم خەلیل دابخات ئێمە چوین جهود و کۆششی خۆمان کرد کە ئیبراهیم خەلیل تەسلیم نەکرێت بە هیچ جهتێک مێنێتەوە بەدەستی کوردەوە حکوومەتی کوردستان تا حدێک پەیوەندی بڕابوو لەگەڵ تورکیا من یەکسەر کۆششی خۆم کرد چوون بۆ تورکیا مقابلەی گەورەترین شخصیاتم کرد لەوێ دوای الحەمدوللا وعدیاندا پێمان وتیان ئێمە خەڵاس تەسلیمی ناکەین وەکو جاری خۆ ئێهێڵینەوە لەبەر خاتی گەلی کورد و ئەمە ئیجابەتێکی زۆر گەورەیە هۆکار چیە بۆ نە کۆمێندێکی زۆری توندی دژ ئەنووسرێ جەنابەت ناناسن وەک پێویست یان تیمەکانی جەنابەت نانتوانێ وەک پێویست جەنابەت بناسن بە خەڵک بڕوا بفەرموو قەزیەکە ئەگەرێتەوە بۆ مەسئلەی ئەیدۆلۆژیەت شەڕی ئەیدۆلۆژیە ئێمە وەختی خۆی بالمناسبە ئەگەر بچینە ئەوم بوارەوە سلێمانی تاوان کە وەختێک کرایەوە تەیارانی تورکی ناهات بۆ سلێمانی هاتەوە بۆ هەولێر من ئەم ڕیسالەم گەیانە جەنابی ڕئیس وتم 90% بازرگانی سلێمانی شت لە تورکیاوە هێنن جەنابی ئۆردۆغان جەنابی ئەو ئەشخاصانی کە چاومان پێیان کەوت لەکردنەوەی ینی یارمەتیدان ناڵم 100% ئامەرە دژ بە تورکیا بەیاننامەتان دەرکرد لە 11 مارسی ئەم ساڵ تورکیا لۆمەی نەکردن کە بڵێ بۆ دژایەتی مەکە ئێمە باعرز جەناب من حەزەکەم ئەو خەڵکە بزانێ وەکو چۆن لە کوردستانە من ئازادم تابعی هیچ کەسێک نیم هەروەها لە هەموو ئەگەر من لە کوردستانە ئازاد بم الحەمدوللا لە هەموو شوێنەکە ئازادین جا لەبەر ئێمە نەکە شەخص عەلی قەرەداخی نەک ئیتیحاد ئێمە تابعی هیچ دەولەتێک نین خاضعین بۆ هیچ دەولەتێک بەس خاضعین بۆ عەدل و مەبادی ئیسلام لە 22 ئایاری 2021دا جەنابتان سەردانی مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانتان کرد بێگومان ئایا هیچ پرۆژەیەکتان پێشکەش کردبوو و لەسەر چاکسازیەکانی کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان قسەتان چییە؟ ئێمە ئەو کاتە حەقیقەتەن زیارەتی جەنابی کاک مەسرورمان کرد یەکەم بۆ پیرۆزبایی کە ئەو کابینەی وەرگرتووە دووهەمیش وەکو واجبێک کە عالمێک و زانایەکی کورد پێویستە چی بزانین بە باش و هەروەها زانایەکی ینی خاوەنی تقریباً تەجروبەیەکی زۆر لە قەزای ئابووری و اقتصادیە ئێمە لەگەڵیا چەند شتێکی گرنگمان باس کرد یەکەم زۆر داوامان لێ کرد و دەستخۆشیشمان لێ کرد لەسەر ئەوەی کە بەرنامەجەکەی لەسەر چەند خطەیەکی زۆر متەکامیل بێت بەڕاستەکەی منوە نازانم ینی لابردنی گەندەڵی سەهل بێت ئەمە پێویستەکە بە حەزم و حەسم و پێویستەکە بە یارمەتیدانی قەزا و هەروەها ئیعلام ئەمانە هەمووی ئەگەر کۆبەوە ئەتوانین کەوا قەزا بکەین بەسەر گەندەڵیە ئەمە یەکێک بوو لەو شتانی کە زۆر بە گەرنگی پێم وت دووهەم تم بە پێی تەجروبەی ژیانی عالەمی حەقیقەتەن ناحیەی علم و زانیاری و ئیستیسمار لە گەنج و لاوانی کوردستان کچ و کوڕ پێگەیشتنیان و خبوونیان بە خاوەنی علم ئەمە پلەی دووهەمە بۆ پێشکەوتنی کوردستان سێهەم شەر نییە بە نەفسی تەسەلسل بێ بەڵام یەکێک لەو ینی خاڵانەی کە زۆر تەرکیزم کرد لەگەڵ جەنابە یەکبوونی جیهاتەکان پەیوەندی باشی ئێستەی سەرکردایەتی کورد و حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی کەنداو بە تایبەتی قەتەر چۆن هەڵەسەنگێنی بە تایبەتی بۆ پرسە ئابوووریەکان کە بتوانرێ سوودی لێ ببینرێ جەنابتان پێشنیازتان چییە؟ من ئەزانم ئێستا هەنگاوی باش ینی تقریبا دروست کراوە لە بینی کوردستان و لە بینی قەتەر ینی ئەوە بوو جەنابی کاک نەیشیر تەشریفی هات و هەروەها کاک مەسرور وەکو بیستمان کە هاتبوون هەمویان جەنابیان ئەمانە الحەمدوللا شتێکی زۆر باش و پیرۆزە من و ئەزانم زیاتر خاصەتەن ئێستا قەتەر بێگومان لە ناحیەی غازەوە تقریبا ئەتیبارە کرێ بە یەکەم
وڵات خاصەتەن بۆ يعني ئینتاجی غاز شەر نییە لە يعني منتجەکانە بەڵام بەو شەکڵی کە قودرەتی هەبێت لەسەر تەستیری غاز تقریبا یەکەم دەوڵەتە یان دووهەم دەوڵەتە لەسەر مستەوای عالم. چۆن هانیوە بەرهێنانی قەتەڕی بین لە هەرێمی کوردستان؟ من وتم ئەم جوهدە جوانەی کە لێرە هەیە و ئەم پلە گەورەی کەوا قەتەر پێگەیشتووە پێویستەکە ئیسیفادەی لێ بکرێت. تقریبا من وازانم ئەم قسەیە نەک ئیستاکیە ڕەنگە پێش 15 ساڵ پێش ئیستاکیە لەگەڵ جەنابی کاک مەسعودا باسم کردووە کە زۆر پێویستە تەعاونێکی زۆر گەورە هەبێت لە بینی قەتەر و کوردستان بە تایبەتی لە مەجال و بوارەی غاز و بترۆل. ئەمە باسکراوە پێشوازی دەوڵەتی قەتەڕی چۆنە بۆ بەرهێنان بکەن لە کوردستانە بە حکمی ئەزمموی زۆری جەنابتان و پسپۆڕیتان لە بواری دارایی و ئابووری ئیسلامی. من لەگەڵ جەنابی وەزیری خارجی ئاجارێک قەدەرەن باس کرا جەنابی زۆر تەرحیبی کرد خۆشی تەشریفی هاتبوو بۆ کوردستان و هەروەها زیارەتی جەنابی کاک مەسعود و مەسئولەکانی کردبوو زۆر قەتەر تەرحیب ئەکا طبعاً بە معلوماتی عامی خۆم نەکچووکی من وەکو ناتوانم تعبیر بەمەوە لە حکوومەتی قەتەر بەڵام من ئەزانم قەتەر زۆر تەرحیب ئەکات بۆی کەوە لەگەڵ کوردستانە پەیوەندی بە قووت بێت. ئەزمموی رابطەی ئیسلامی کورد کە ئێستا رابطەی مرۆییە تەمەنی 35 ساڵە جەنابتان دامەزرێنەری بوون تا چەند ئەزمونەکە بە ئەزممویەکی سەرکەوتووە بینن بۆ پێی پرۆژەکانیشتان تەنها لە هەرێمی کوردستانیش نەبووە لە ئەفریقیا من خوێندبەوە 35 بیر دێدراوە مزگەوت دروستکراوە بنکەی دیکە هەروەها ئەزمونەکە چۆن هەڵسەنگێنی جەناب پرۆفیسۆر؟ دەوری بڵێن 35 ساڵە کارەکات لەگەڵ ئەم هەموو ظروف و قورسەی کەوا هاتووە و چەنەها مؤسسات نەیتوانیوە ئەوە يعني بتوانێت کەوا سەرکەوتوو بێت و بتوانێتەوە ئیمتیداد و بە درێژایی خزمەت بکات لەمانە لە حەو شوێن لە فەرعی باشمان هەیە کاری خۆیانەکەن پارێکی زۆر باشمان تا ئێستاکێتی ئاساس لە 400 ملیاردی لەو دەورە ئەمەش شتێکی کەم نییە. ئەم پارەیە لە کوێوە هێنن؟ ئەم پارەیە هەمووی لە گەلانی لە پێشا لە گەلانی خەلیج بەڕاستەکەی قەتەر بە تایبەتی و هەروەها سعودیە و هەروەها کوێیت ئیمارات و ئەم 5 دەوڵەتەیە بەڵام زووربەی لە قەتەر هەمیشی بە پەیوەندی شخصی جەناب هەمووی پەیوەندی شخصیە لە فەزلی خواوە و ئەمە هیچ مەرجێکیشیان نەبووە هیچ مەرجێکیش هاوکاری و اینجا ئێستا لەم ماوەی 2-3 ساڵە ئێمە ئیزافەی شتێکی ترمان کردووە دەوڵەمەندەکانی کوردستان و خێرمەندانی کوردستان زۆر یارمەتیمانەدەن من زۆر سوپاسیان دەکەم. لە وڵاتی قەتەر هیچ هەژارێک نییە کەمترین موچە 5,000 دۆلارە. ئەمە ڕاستە؟ ڕاستە هیچ فەقیرێک نییە کە قەتەری لێرە فەقیر بێت و بڵێ وڵا فەقیرە بە ئەبەدەن زۆر باشە هیچ پرۆژەیەک هەیە لەو جۆرە هەژاری لە هەرێمی کوردستان نەیەڵێ بۆ نمونە ڕێخستنەوەی زەکات بە پرۆژە یان چی بکرێت جەناب پرۆفیسۆر؟ خۆی من ئەوە دەمێکە ئەو مەشروعەمان تەقدیم کرد کە چۆن بتوانین ئێمە ئەم کوردستانەیە فەقیری تیانە مێنێت یان بەلای کەمیەوە فەقیر کەمکەینەوە یعنی فەقیری کەمکەینەوە. پرۆژەکە پێکاتبوو لە 6 مەشروعی گەورە یەکێ لەوانە مؤسسەی زەکات کە تەنظیمی بکەین بە شکلێکی چاک لەگەڵ مانعمانەیە لەگەڵ وەزارەتی ئەوقاف. دووهەم مؤسسەی قەرزی حەسەن بە شکلێکی زۆر پرۆفشنەڵ تەرتیبات بکەین. سێهەم مؤسسەی حیمایەتی ئەم قەرزە. چوارهەم ئیستیسمار. پێنجەم مؤسسەی مایکرۆفاینەنس مەشروعاتی بچوو تقریبا 30 مەشروع 40 مەشروعمان دانابوو. شەشەم وەقف. ئەم مەجموعەیە کە پێوەترێ هجووم ئەکات جانبی ئینسانی. دوای ئەمە ئەبێ مەجموعەیەک داعم بێت کە برێتی بێت لە مەجموعەیەک لە شەریکاتی مساهمەی عامە و شەریکاتی مساهمەی خاڵسە لە هەموو بوارەکانە لە بوارەی ئیستیسمار و لە بوارەی ئیجارە و لە بوارەکانی ترە بۆ ئەوانەیەوە ئەم خەڵکە بژێنێتەوە. ئەم سێهەم شت کە زۆر گرنگە کە ئەبێ دەوڵەت یارمەتی دەربێ بۆ ئەم مەشروعانە و بەشدار بێت بۆ بۆژانەوەی يعني تقريبا قلكة للرجاء جانبي علمي جانبي ثقافي أمانة مشروعك متكامل خطيك متكامل من تقديم ممكن بلان بدا خوا براسك ظروف وأمانات تنفيذ نكرة زور متحمسش من حقيقة لبدايتها بلان تنفيذ نكرة باش كتير أم برنامج دباري دراوة جماري وإلكترونيا كانوا جناب تمردان قصة تنسريها بوا و ئێوە بۆچی بەشیاوی نابینن کە خەڵکانێک مامەڵە بە دراوی ژمارەوی بکە بە تایبەتی چەند جارێک فتواتان لەبارەی ڕاستەفەرمێ ئێمە بۆشیاو نییە ڕاستەکەین ئێمە ئیمانمان وایە
وحقەتی شتێکی وایە کە هەر شتێک باش بێت و سوودی هەبێت ئەم ئاینی ئیسلامە حەڵاڵی کردووە. ئەمە قاعدەیەکی ئەساسی يحل لهم الطيبات و هەر شتێکیش زەرەری هەبێ بۆ ئینسان یان يعني پیسی و خراپی و زەرەرێکی تابێت ئەوە حرامی کردووە ويحرم عليهم الخبائث. ئەمە یەکەم. دووهەم قاعدە. سێهەم قاعدە ئەوەیە کە ئیسلام ئەیەوێ حیفاظ کا لەسەر ماڵ. حیفاظ لەسەر ماڵ یەکێکە لە ئەهەمی مەقاصدی ئیسلام. دووهەم دوای حفظ تەنمێی ماڵ. بینان لەسەر ئەمە ئێمە دیراسەی عفوان بتکۆین و خوشکەکانی یان ئەخەوات دیراسەمان کرد. ئەم دیراسەیە لە علمی اقتصادە ئێمە ماڵ دوو بەشە. قسمێک ئەبێ منفعەتێک و سوودێکی هەبێت بۆ شخص وەکو چۆن مەسەن یان ببێتە لیباس یان ئینسان بیخوات یان ئەبێ هەشتێکی تابێت نا وەکو سەکی ئەم کورسەی جەنابە لە سەری دانیشتی منفعەتە. هەر شتێک منفعەتی تابێت منفعەت مادام منفعەتەکە حەقیقەتە ئەوە پێوتێ ماڵ سەروەت. کە تەماشامان کرد ئێمە عملەی ینی بتکۆین و خوشکەکانی ئەمانە هیچ قیمەتێکی نییە ذاتی. قیمەتەکەی لەوایە کە عملە بێت. معناوێ کە قیمەتەکەشی لەوایە عملە بێت ئەبێ کەسێک لە دواوێ بێت بۆ ئەوی کە تۆ ماڵەکەت نەڕوات لە 0.3 گەیشتە 67,000 بۆ یەک بتکۆین. گەڕایەوە جارێکی تر بۆ چەند؟ بۆ 20,000. ئەمە لە عالەمە نییە دۆلار ینی یەک بتکۆین گەیشتە 67,000 دلار. گەڕایەوە جارێکی تر گەڕایەوە بۆچی؟ بۆ 20,000. ئەمە قیمەتەکەی لە چیایە؟ قیمەتەکە گوزارەبەیە بۆ ئەو مامەڵانەی کەوا ئەبوو لە ڕێی بانکەوە بەڕسمی نەکرێن بۆ سپیکردنەوەی پارە ئەوانە جا لەبەرەوە نا لە جگە لەوەش گوزارەبەی لەسەر کرا. زۆر باشە. لە ماوەکانی ڕابردوو هیچ کیانێکی کوردی درێژەی نەخایاندووە یان زۆرە لە جۆرەکان پلانگێڕی لە دەستکراوە. شۆڕشەکانی شێخ سەعیدی پیران، شێخ عوبەیدوڵڵای ناهری و دواتر قازی محەممەدی ڕەحمەتی هەرێکە لەمانە چەندانی تریش ماوەیەکی کورتیان خایاندووە. بەڵام وەکو ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستان 30 ساڵ و ماوەتەوە. ئەم ئەزمونە چۆنە لە سەنگێنن جەنابتان بۆ چۆنە بێ بپارێزرێ؟ جوانە. یعنی حقیقەتان ئێمە وا ئەزانم بە یەکبوونی هەموو ئەحزابەکان بە یەکبوونان ئەمە کە وەکو یەکەم هەنگاو بە تایبەتی پارتی و یەکێتی و هەروەها ئەحزابەکانی تریش مناڵێم ئەگەر نەبش بنە یەک بەس چەند مەبادیئێک و میثاقێکدا بنرێت لەسەری ئیتیفاقکەن. زۆر باشە. لەسەر پرسی ڕۆژاوا قسەتان چێ بە تایبەتی ئەوترێ تورکیا بە شێوەیەکی زۆر عالەمی دژایەتی ڕۆژاوا و کیانێکی سەر بەخۆ لە ڕۆژاوایە کا بۆ کورد. بێگومان بە علمی جەنابەت بێت کیانێکی سەربەخۆ لە سووریا بە تایبەتی زۆر شتێکە زۆر دوورە. من ناڵێم مستەحیلە دوورە. ئێمە زۆر هەوڵماندا ڕاوەستەکەی جەنابی کاک مسعودیش بۆ ئەمانەت و هەروەها کە ئەمام جەلالیش زۆر هەوڵ درا کە برایانی ئەوانەی لێپرسراون لە سووریا لە کوردەکان کە تعاون و تەنسیق هەبێت لە بینی کوردستان و ئەحزابی کوردی و لە بینی تورکیا و لە بینی ئەوانە دوشمنایەتی نەکەن بۆ جهتێکی تر. چێنەی هێشتا هاوکاریە دروست بێ؟ والله ئەوە پێویستەکە بە تەفسیلێکە من 12 حیزبم پرسانی کورد لێ هۆکارن خۆیان بۆچی پرسیارێکیان لێ بکە بڵێ بۆچی 12 حیزبەکەم کۆ کردەوە لە سلێمانی و دوایی برد من بۆ قەرەداخ لە ماڵی خۆمان مجادلة ومناقشة تقريبا قيشتنا اتفاق دوائي اتفاق نقيشتنا تنفيذ عن نكد. زور باشا لسر بارتي إسلامية كان لهريمي كردستان قصي جناب تانشيه بتاوتي اگر ريجي دنگا كان وربقرين لچن هلبجارتني رابردو آماجه بكمبوني دنجي بارتي إسلامية كان اكريه يوخصتان لسريچي و بتايبتيش آيا لقلوان اگر هلبجاردني دهاتوي برلماني كردستان كرا بارتي إسلامية كان بسنو دستلات لوي بنيان نخيروكو يستا ئۆپۆزیسیۆن و معارەزە بن ئەتوان ڕۆڵی باشتر ببینن. من وازانم ئەوەی کە پەیوەندی بە ئەحزابە سیاسیەکانەوە بێت پێویستەکە خۆیان وڵاتی خۆیان بنەوە. بەڵام بۆچوونی جەنابەت چێرە سەریان؟ من ئەڵێم ئەحزابە ئیسلامیەکان بەڕاستی پێویستیان بەوەیە شاوێکی تر بە خۆیانە بکێشنەوە کۆڵێ مڕاجعەیەکی خۆیان بکەنەوە
اهتمام كان بو مشاريعاني كوا قلي كرد بيوستيتي لەبارەی ئەڵۆزەکانی ئەم دوایی عێراق قسەتان چیە؟ بەتایبەتی من پۆستێکی جەنابتم بینی لە پیجی خۆتان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک باستان لەو کردو شەڕ و کوشتاری مسلمانان کوفرە و جنێوپەدانی فاسقیە. ئێمە سێ شتمان هەیە، کوفرمان هەیە لە ئیسلامە، فسق هەیە، ئیسیان هەیە. وكره إليكم الكفر والفسوق والعصيان. فسق دواي كفرة، كفرش دو بشي هي كفري عنادي هي وكو بلي كافر، كفري أول شيء كطاعي خوابك وكو مثلا خوي تعالى بنجاء آيات صد آيات داناوة كالله إيه ويكبد كأما اختلاف ما نكرد وشر ما نكرد بلكو هزار آياتش أو معنى وايا كفر دون كفر وكو بيغمرة فرمى وكو حضرت ابن عباس فرمى من بلا موايا زور اشتكي زور خرافة أو كالعراق رؤدا وهل ولا تكاني تريشا بداخو كو ليبيا وكو بداخو يمن سوريا ولا همش وانا كان أو حكمي بيغمرة صلى الله عليه وسلم عام بيتانوانية رجل ريشي جندلي كدايكتا ولا ولاتا هوكاري أم دوخبه من الله بوشوني من بكورتي بو شاكبوني عراق سيشتا يكم لا بردني جندلي دوهام درشون لتبعيتي خارجي سواء كان بلين إقليمي بيت يان دولي بيت قيناك وتعاون تبع بلام أجر تابع بو عراق حكومة عراق أحزاب عراق أجر تابع بو هر دولتك أما مشكلة حلنا به سيهم براستكي بيوستكا كوا دولة كتأسيس كري لسر أساسكي دولة نقل لسر أساسي ميليشيات شوارم طائفية أبي لابشر أجمعنا العراق دولة بيت أبي طائفية لابشر أجر نوترين في تواد لي وربقرين درباري ما والله كردن بندرا جماريو إلكترونيا شو أفرق تائستكي بيقومان بتكوين يان وان كوين يان أو عملتاني بس بيتكوين وسنة هاي هاد شيء هزار دولي 3000 عملة بالمناسبة شرعا هيك شيء درسني كسنا شبلا هم خسائره حرام أما أجر دولتك تبني كرد مش إذا دورو جيتر أجر يوان كويني الصيني كوتا بازار بابشن بكرن بس يوان كويني الصيني مستحيلة بتشيت 6000 و7000 بقرته مستحيلة شكل دواء دولة توديه تلروجك مثلا دولاري أمريكي بتشيت قيمتك بتشيت مثلا مقابلي 50 جار زياد كات مستحيلة لا عملاتها يعني للسلعة ديوتا لزمانك شتيك 50 جار قيمتك زياد كات مستحيلة والله خلكانك لكردستان شابي دولة مندبون وما مالكردن بم خوي أرزك بعضك دولة ما أخو خمارك لوايا بعضك مالي ويرانه به بعض مالي آودانه به تنين بروفيسور كوتا برسيارك زور مندوبان كردي نحن بعض لما يرابردو كوتا فتواتان لباري رقدان دروستي يعني نادروستي قوريني رقزي نير بومي يعني بپیچوانکی جوان فتواتان لو باري وهبو بيم خوش لزاري خوتان ورم كرتنوي كي كرتي لسربن يكم يعني براستي ام شتيك إستكي بلاو بوتو كوبيوتري مثلي يعني شذوذي جنسي أمريكا بياو لقل بياوا يعني أما شتيك مخالفة بو فطري إنساني همو أديانة كان شو مسيحية شو يهودية شو إسلام شو بقية أدياني حتى أرزي وكو أديانة شرقي كان همي تحريمي أكاد شوكي مخالفي طبعي إنسانة إيه ما شرعا دو حالة معناها حالتك معناها بيوتي خنسا مشكل معناها ويا هردو اشتكي تاعي قسمك بشي جني تاعي وبشي بياوي تاعي أما يكبيوتي أما علماء باسي دو رقص أما شرعا بوي هي بشي تلاقي طبيب بزانا كاميان زيادة أجر جانبي نيريكي زيادة أتواني بتواوي خوي بكاتو بنيرو تاو أجر جانبي ميكي زيادة أتواني أما إنساني طبيعي خوي بقوله أو مسخة شرعا أو خطرة أو كبيريك زوزو قورية لو أنا بقات مرحلة تحدي بو أمري خوي قوله بدوا جماريان زور بي أو رقص خوازن أو رقص باز لهرمي كردستان إن شاء الله من أمل وقالي كل قاليكي باكو جوانا أمشتانا قبولناكت ونابي قبول بكري؟ نابي قبول كريت وحكومتي شو واجبة للسري براسك مش كما محاربة يعني أبيتها مشكلة شي قورا بو مستقبل عندي بقى أزادي وما في كسيونيا ومشتكى خلص يقول من أزادم شلون هم ما والله بكم؟ نعم آزاد إنسان أما خما من درس كدو آزاد من لبدني خمانا خواهي ما يدرس كدو بلاي كمية هر كسي برسالي ليه بكيت نالي من خما من درس كدو باشا كتو خود درس نكر بيت شون أبيت مالك يشتك تصرفك هي لشتك كخواهي قولة درسي كدو جناب بروفيسور زور سپاس دەکەم خۆشحاڵ بووین کە لە کاتی جەنابەتمان گرت سەرڕای سەرقاڵی زۆرەکانتان
لە دەوحەی پایتەختی قەتەرەوە پرۆگرامی تایبەتی هافەیڤین پێشکەشی ئەوەی بەڕێز کرا هیوادارم سوودتان لێبینی بێ لە زانێریەکان سوپاس کە تام کاتە بینەر بوون زۆر سوپاس جناب پرۆفیسۆر ماندوو نەبیت. سپاس دەکەم.